لە ئەڵەبجا ڕێکخراوێک لەژێر ناوی گورچیلە پارێزان بۆ توشبوانی نەخۆشی گورچیلە کراوەتەوە. بەرپرسی ڕێکخراوەکە ئامانجی دامەزراندنی بۆ زیاتر خزمەتکردن و بەدەمەوە چوونی ئەو کەسانە دەگەڕێنێتەوە کە گورچیلەیان سست و نەخۆشە. بەڕاستیەکەی کێشەیەکی زۆر ڕوویتیا کردوین لە چ لە خودی ڕێکخراوەکەمان و چ لە نەخۆشەکانیشمان. بڵێ ماوەی 2 مانگە بێ ئێمە داودەرمان ناتەوە ئێمە بە ئەوەی کە لە هەرێمی کوردستان و بگرە لە عێراقیشان نەماوە. لە ئەڵەبجا 44 کەس گورچیلەیان سست و نەخۆشە و بەپێی ئامارەکانی سەنتەری گورچیلەی ئەڵەبجا ڕۆژانە 5 نەخۆش غەسلی گورچیلەیان بۆ دەکرێت. بەرپرسی سەنتەرەکەش دەڵێت ئەگەر پێداویستی زیاتریان بۆ دابین بکرێت دەتوانن باشتر چارەسەر پێشکەش بەو کەسانە بکەن کە گورچیلەیان بۆ چاندراوەتەوە یان گورچیلەیان بەباشی کار ناکات. ئەم نەخۆشانە بە مستەمەڕی پێویستیان بە غەسل هەیە. لۆدی جیهازەکانمان خستەوە سەر کارمەندەکانمان یان جیهازەکانمان تا ئێستا وەکو یعنی ئەوەیە کە هیچ نەخۆشێکمان جواب نەکردووە، بەڵام بڵێن پێویستیشمان بە جیهاز پێویستمان بە جیهازە. هەموو ڕۆژێک 5 نەخۆشمان خۆی 6 جیهازمان هەیە، جیهازێکمان پۆزیتیڤە، هەموو ڕۆژێک 5 جیهازمان هەیە بەسرێ لە 5 نەخۆش و یعنی ڕۆژانە غەسل بە 5 نەخۆشەکرێت. ماوەی 2 مانگا یەکێک لەو دەرمانانەی کە ژیانی نەخۆشانی گورچیلەی لەسەر بەندە لە هەرێمی کوردستان نەماوە و دەست ناکەوێت لە ڕێگەی کۆمپانیایەکیشەوە. بڕی تەنە 50 شروبی ساندیمۆن لە وڵاتی تورکیاوە بۆ ئەو نەخۆشانە هێنراوە، بەڵام ئێستا ئەو 50 شروبە لە بازگەی کەڵەوانان دەستی بەسەردا گیراوە بە پاساوی ئەوەی لە سیارەی بەڕاددا نهاتووە. بەڕێوەبەرایەتی تەندروستی ئەڵەبجاش ڕوونکردنەوە لەسەر ئەو دەرمانە دەدات و دەڵێت ئەو دەرمانە کوالەتی کۆنتڕۆڵ نەکراو لەبەر سەلامەتی گیانی نەخۆشانی گورچیلە دەستی بەسەردا گیراوە. بازگەی کەڵەوانان لەبەرەوەی کە فەحسی نەبوو، کوالتی کۆنتڕۆلی نەبوو، دەستی بەسەر دەرمانەکە گیراوە. خۆتان نەزانن پێشتر ڕووداوێکی ڤاکسین لە هەولێر ڕوویداکەوە بوو، چاوی نەخۆشەکان چی لێ هاتوو، چه هەرایەکی نایەوە کە ئەویش هەر جۆرێک بوو لەو جۆرێکە بڵێن لەبەر خزمەتی نەخۆش هاتوو، بەڵام دوایی بەسەر وەزارەتی تەندروستی شکایەوە. ئەو جۆرە شروبەش ئێمە لەبەرەوەی کە هیچ کوالتی کۆنتڕۆل و هیچ ئەولیاتێکی نییە، بزانین شروبەکەت لەکوێ دروستکراوە، چۆن دروستکراوە، چی تایە، مادەکەی چییە، لەبەرەوە دەستی بەسەرا گیراوە نەمانێشتەوە داخلی ناو سلێمانی بێت و لێوە ناتوتە پارێزگای هەڵەبجە. لە ساڵانی ڕابردوودا کەرتی تەندروستی ئەڵەبجا بەهۆی نەبوونی دەرمان و خزمەتگوزاریەکانەوە لەلایەن هاوڵاتیانەوە زۆرترین قسە و گلەیی ڕوبەڕوو کراوەتەوە. ئێستاش ئەو نەخۆشانەی گورچیلەیان سستە و بەباشی کار ناکات، لە بارودۆخێکی ناجێگیردان و ژیانیان پەیوەستە بەبوونی ئەو دەرمان و خزمەتگوزاریە پزیشکیانەی ڕۆژانە پێیان دەدرێت. بۆیە داوا دەکەن ئەو پێداویستیانە بۆ نەخۆشخانەکە دابین بکرێت تا ژیانیان پارێزراو بێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.